خەڵکی بەخشندەی باشووری کوردستان ئەوانەی کە بەخشیتان و متمانەتان بە ڕوودا و بە کەمپەینی ڕەنجی ڕوودا و بە ڕەنج سەنگاوی کرد ئەوە تا بە ئەمانەتەوە گەیشتە دەستی خوشک و براکانتان لە ڕۆژاوای کوردستان. کەلوپەلی چل بار هەڵگری کەمپەینی ڕەنجی ڕوودا و ئێوارەی چوارشەممە گەیشتنە قامیشلۆ. بەیانی زووی ئەمڕۆ پێنجشەممە لە دوو کۆگای پان و بەرینی دەستگای خێرخوازی بارزانی بەتاڵکرا. زیاتر لە 50 کرێکار کە خەڵکی ڕۆژاوای کوردستانن بە دڵخۆشیەوە کەلوپەلەکانیان لە بار هەڵگرەکان دادەگرت. کرێکارەکان دەمنادەم دەیانگوت سەحەت خۆش ڕوودا و سەحەت خۆش ڕەنج، سەحەت خۆش خەڵکی باشووری کوردستان. جی ئۆلیکۆریۆ ماکر گۆند بەدەری مەژی خۆستم جی ئۆلیکۆریۆ ملەتی خۆ بکەن بملەتی خۆری ئۆلیکۆر بن تشتا بوازەینن دینن دەر بکەن یعنی ئەمجی کێف خۆش بوون ji ber ku xelkê me bakur û başûr rojava ji me nehirîn û bi taybet başûr. دەستگای خێرخوازی بارزانی بە زیاتر لە 10 تیم کەلوپەلەکانی کەمپەینی ڕەنجی ڕوودا و بەسەر خەڵکی هەژار و ئاوارە دابەش دەکەن. ئەو موادانەی کە هاتوون موادی هەرە پێویستی ئەو خەڵکە بوون بەڕاستی دەستی ئەو خەڵکانە ماش دەکەن یەک بە یەک ئەگەر بە قودیا شیرێکیش بەشداری ئەو کەمپینەی کرد بێتن. سپاس بۆ ئەوانەی کە ڕێخەری ئەم کەمپینە بوو. ئەم بار هەڵگرا خۆراک و پێداویستی بۆ 40 ماڵ هەڵگرتووە. دیمەنەکان دڵ دەکەن بە ئاو. بەشێک لەم ماڵانە ئاوارەی عەفرین و شەهبانن. بەشێکی دیکەش خەڵکی هەژار و نەداری قامیشلۆن کە سەرەڕای هەژاری ماڵەکەشیان پڕ کردووە لە خزم و کەسی ئاوارە. ئەسپاسیاوا دەکەم و مەلۆرای ڕزارۆکا خورد کرد و ئێبی میلەتی خورد کرد و ئێبێ شەعبێ خورد کرد و مۆلارێ مە ئیرۆ هەش مۆلارێ مەگەلێکی خورد بهات ناوە کوردستانی حتا بێنی. گو ئیرۆ کامپانیا وەک قەناتێک ڕوودا و قەناتێکە تەلڤیزیۆنیە vê kampanya mezin dê wî dengê xwe li her çarparçeyê dinyayê didê çawa rojnamevanê Kurd kanalê Kurd bi gelê xwe re ne bi şervanê xwe re ne rastî em serê xwe ji ber wa tewîn bejna xwe ji ber wa tewîn em dibêjin em spasiya we dikin. جەوهەرە و 11 کەسی خێزانەکەی ئاوارەی تلتەمرن. ئەمە سێم جارە لە ژیانیان ئاوارە دەبن. لەم خانووە دەمێننەوە کە بە خێر پێیان دراوە. گەلێکی خۆشە ینی کورد بوون یەک گەلکی خۆشەوەڵە. تەنیا ئەمڕۆ زیاتر لە 520 خێزان هاوکاری کەمپەینی ڕەنجی ڕووداویان پێگەیشت. Ez hiç rodav dikim, ez hiç havalat dikim, ez hiç kurdat dikim. Em dixwazin ev şer bisekine. Ji bo ev Kurdê me giş vegerin cê xwe. کۆی گشتی کەمپەینی ڕەنجی ڕوودا و لە 126 بار هەڵگر هاوکاری پێکدێت کە لە 1100 تۆن خواردن و پێداویستی پێک هاتووە و ڕەنج سەنگاوی لە 4 ڕۆژ کۆی کردەوە. پێام سەربەست ڕوودا و قامیشلۆ.